سەبارەت بە کۆبنەوەکانی ئەمڕۆی سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەگەڵ وەبەرهێنەران واروها ئەنجومەنی باڵای وەبەرهێنان لە هەرێمی کوردستان گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد شکوری سەرۆکی دەستەی وەبەرهێنان لە ستۆدیۆ میانمانە. دکتۆر بەخێربێن. زۆر سپاس کە کومارگیان. ئەمڕۆ دوو کۆبنەوەتان کردووە، یەکیان لەگەڵ ئەنجومەنی وەبەرهێنان بۆ سەرۆکوەزیران لەگەڵی کردوونێکیش لەگەڵ دەستەی لەگەڵ وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان بۆ بەشێکیان. لە کۆبنەوەکەی ئەنجومەنی وەبەرهێنانە کۆمەڵێک بڕیار و ڕاستپاردە هەبوون، چی بوونەوە بڕیاران؟ سڵاو ڕێز تەبعاً بۆ بینەرانی کوردستان 24 و سپاسی ئەم دەرفەتە دەکەم. تەبعاً کۆبنەوەی ئەنجومەنی باڵا وەبەرهێنان لە دوای دەمێکی زۆر ماوەیەکی زۆر لە دابڕان بە ئامادەبوونی ینی زۆربەی هەرە زۆری ئەندامانی ئەمڕۆ کۆبنەوەکە بە سەرۆکاتی جەنابی سەرۆکوەزیران بەسترا. تەبعاً ئەم بەگراوندی ئەم کۆبوونەوە بۆ ماوەیەکی پێشتر دەگەڕێتەوە کە جەنابیان داوای لێکۆڵینەوەیەکی وردی کرد لە کاروباری وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بەگشتی و ڕەوشی وەبەرهێنەران بە تایبەتی بۆ وەبەرهێنان پێویستی بە چه ڕێکار و ڕێنمایەکی نوێیە تاکو کۆبنەوەیەکی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان بکرێتن. تەبعاً ئەمڕۆ ئەو کۆبنەوەیە کرا کۆبنەوەیەکی نەوعی بوو و ئەمڕۆ ڕۆژێکی زۆر تایبەتە بوو وەبەرهێنان بەگشتی لە هەرێمی کوردستان لەبەرەوەی بڕیاری زۆر گرنگ لەناو ئەم کۆبوونەوە دراون. یەکێکیان تایبەتە بە دروستکردنی نەخشەی وەبەرهێنان کە جەنابی سەرۆکوەزیران لە ژنایەکی باڵا ڕاست پارت لە چەندین وەزیر و بە سەرپەرشتی جێگیری سەرۆکوەزیران بۆ ئەوەی بتوانن لە ماوەیەکی کەمدا هەموو ئەو بربەستانەی لە پێش دروستبووی نەخشەی وەبەرهێنان جێبەجێ بکرێتن و ئەو نەخشەیە جێبەجێ بکرێت تاکو ئاسانکاری بۆ وەبەرهێنەران زیاتر بکرێتن و ئەو ڕۆتینەی کە لە پێش پرۆسەی وەبەرهێنان هەیە بەلایانی کەمدا بۆ ئەم ساڵ یان بۆ ساڵانی داهاتوو نەمینێتن و هەرێمی کوردستان ببێتە سیستەم خاوەن سیستەمێکی توکمەی پێدانی مۆڵەتی وەبەرهێنان. جگە لەوەش بابەتی خزمەتگوزاریەکانی پرۆژەکانی وەبەرهێنان، پێشکەشکردنی خزمەتگوزاری بە پرۆژەکان بە پێی یاسای وەبەرهێنان، زیاترکردنی دەرفەتەکانی کار بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕێگەی پرۆژەکانی وەبەرهێنان، ڕەخساندنی زەمینەیەکی زیاتر بۆ کەرتی تایبەت و هەروەها ئاسانکاریکردن لە تەملیکردنی پرۆژەکانی وەبەرهێنان کە ماوەیەکی زۆرە نەکراوە بابەتی تەملیکردنی یەکەکانی نیشتەجێبوونە، پرۆژەکانی نیشتەجێبوونە، پرۆژەکانی تری وەبەرهێنانە ئەوانەی کە مستەوفین بۆ شڕۆتی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان و ئەنجومەنی باڵای ئابووری ئەمانە بڕیاری پێویستیان لە بارەوە درا. هەروەها چەندین بابەتیش کە پەیوەست بوون بە دەسەڵاتەکانی داهاتووی دەستەی وەبەرهێنان و ئەنجومەنی باڵای وەبەرهێنان بڕیاری پێویستی لەسەر دراوە. جگە لەوە چەندین پرۆژە هەبوون کە پێویست بوو گفتوگوی لەسەر بکرێ کە ئەوانیش بەدەیان پرۆژەن بڕیار لێ درا کە لە ماوەیەکی نزیکدا لە هەرێمی کوردستان بکانە بواری جێبەجێکردن. ئەمانە پرۆژەکان متەنەوعن، پرۆژەی نیشتەجێبوونن، پرۆژەی پیشەسازین، پرۆژەی کشت و کاڵین، پرۆژەی خزمەتگوزارین و هەروەها پرۆژەی ترن کە کاریگەرن لەسەر تێکڕای پرۆژەکانی وەبەرهێنان بە تایبەتی لە ئەکتیڤکردنی سیستەمی بانقی و لە بەشداریکردنی زیاتری بانقەکان لە بابەتی پشتیوانیکردن لە پرۆژەکان لە ڕێگەی تەمویلەوە و زیاترکردنی پرۆسەی گەشانەوە کە جەنابی سەرۆکوەزیران پێش ماوەیەکی ئەلانی کرد بۆ داعمی پرۆژەکانی نوێ یان ئەو پرۆژانەی کە بچووک و مامناوان دواتر بۆ پرۆژە گەورەکانیش هەوڵ بدرێت تەمویل دروست بکرێتن. ئەوانە هەمووی تێکڕای ئەو بابەتانە بوون کە لە کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان. تەبعاً ئەم کۆبوونەوە لە دوای کۆبوونەوەی یەکەم هات کە کۆبوونەوەی یەکەم مەبەستی جەنابی سەرۆکوەزیران ئەبوو کە بەیانیەکەی لەگەڵ زۆربەی هەرە زۆری وەبەرهێنەرە سەرەکیەکان لە هەرێمی کوردستان دانیشتن بکە، گوێی لە هەموو تەفاسیلی ئەو وردەکاریانەی گرت کە وەبەرهێنەران وەکو ملاحەزە لەسەر پرۆسەی وەبەرهێنان، لەسەر ئیش و کارەکانیان، لەسەر ئیش و کارەکانی حکوومەت، لەسەر داواکاریەکانیان دوای هاتە ناو کۆبوونەوە بۆ ئەوەی بتوانین بڕیاری باش لە کۆبوونەوەکە دەربچن. بەڵێ باستەوە کراوە کە ئاستەنگەکان وەروەها بربەستەکان لە بەردەم پرۆسی وەبەرهێنان لا ببرێن و کاری زۆریش کراوە بۆ نەهێشتنیان، بەڵام کاری باشتر بکرێت. ئاستەنگەکان تا ئێستا چی بوون یانەوانە چی تا ئێستا ماوە؟ ئاستەنگی سەرەکی ڕۆتینە تەبعاً بابەتی زەویە و جگە لەوەش مەسەلەن تعادودی ئەو جیهاتانەی کە پێویستە موافقیان وەرگرێتن جەنابیان ئەمری کرد پێویستە ئەوانە هەمووی حەدێکی بۆ دابنرێتن مۆڵەتی وەبەرهێنان لە مودەیەکی کەمدا بدرێتەوە بەرهێنەران تاکو بتوانین ئیشەکانی خۆیان بکەن. جگە لەوەش تەبعاً ئێمە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان
تا ئەمڕۆ ئێمە 303 وڵەتی وەبەرهێنانمان داوە لە فترەی دەستپێکی کابینەی نوێم تا ئەمڕۆ 303 پرۆژەی وەبەرهێنان ئەگەر لەگەڵ حسابی ساڵەکانی تری پێش 2019 لە 2006 تا 2019 ئێمە بۆ معدلی ساڵانە 75 پرۆژەی نوێمان لە هەرێمی کوردستان هەبووە لە پێش کابینەی نوێم ئەو معدلە 56 پرۆژە بووە پێشکەوتنێکی یەکجار زۆر ڕوویداوە بەڵام لەگەڵ لابردنی ئەم بربەستانە بۆ ساڵانی داهاتوو بە دڵنیایی ئەم معدلە زۆر بەرز دەبتەوە کوردستان دەتوانێت چەندین پرۆژەی زۆر گەورە و استراتیژی و پرۆژەی هەمە جۆرش پێشکەشی کەرتی ئابووری لە هەرێمی کوردستان و کە خەڵکێکی زۆریش استیفادەی لێ بکاتن. بەڵێ سەبارەت بە کۆبنەوەی یەکەمتان کە سەرۆک وەزیران لەگەڵ بەشێکی زۆر لە وەبەرهێنەرە سەرۆکیەکانی هەرێمی کوردستان کۆبووەتەوە وەبەرهێنەران پێشنیاریان ڕوانگەیان چی بوو چیان طبعاً پێشنیاری ئەساسی لە وەبەرهێنەران کە پێشکەش کرا بابەتی پرۆژە و گەورەی استراتیجیە لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێن لە ڕێگای شەریکاتی مساهمە کە جەنابی سەرۆک وەزیران زۆر لە مێژەیە ڕوئیای جەنابیان ئەوەیە کە ئەم شەریکاتانە دروست بن پشتگیری ئەم بابەتەی کردو و ئینشاءالله بتوانانی لە داهاتوودا حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بابەتە تەبەنی بکە بڕیاری لێ بدا شەریکاتی مساهمە لە بینی بانقەکان وەبەرهێنەرانی بیانی بۆ ئەوەی چەند پرۆژەیەکی گەورە لە هەرێمی کوردستان بە قەبارەیەکی زۆر گەورەی سەرمایە دروست بکرێن و خەڵکی هەرێمی کوردستان سود بە تایبەتی لە بۆری ژێرخانی ئابووری سدود دروستکردنی سەدەکان دروستکردنی پرۆژەی پێترۆکیمیایی لە هەرێمی کوردستان دروستکردنی مەسفای گەورە لە هەرێمی کوردستان کە توانای هەبی هەموو پێداویستەکانی هەرێم و دواتر بۆ عێراقیش و بۆ ناوچەکەش تەصدیر بکرێتن بۆ هەرێمی کوردستان ببێتە ناوچەیەک بتوانی بەرهەم و کەرەستە و کاڵەکان بۆ دەوروبەری خۆی ئینتاژ بکات طبعا ئەمە نقطەیەکی محوەری بوو لەو گفتوگوانەی کە وەبەرهێنەران مناقەشەیان لەسەر کرد لەگەڵ جەنابی سەرۆک وەزیران جگەل لەوەی کە داواکاریان ئەوە بوو حکوومەت زیاتر ئاسانکاریان بۆ بکە بەلابردننی بربەستەکان کە لە کۆبوونەوەی دوام هەموو بڕیارەکانی لەسەر درراوە بابەتی تەملیکی پرۆژەکان کە دیسان بڕیاری لەسەر درراوە بابەتی پشتگیریکردن لە دروستکردنی خەدەمات و لە پێشکەشکردنی خەدەمات بە شێوەیە کە ئاسانکاری تدای بۆ وەبەرهێنەران ئەمانە هەمووی لە کۆبوونەوەی دوام بڕیاری لەسەر درراوە. بڵێ لەبارەی ئەو پرۆژە گەورانی باس کرد دروستکردنی سەد و پرۆژەی پەترۆکیمیایی کە زۆر گرنگە پرۆژەی پەترۆکیمیایی هەبێت بۆ هەرێمی کوردستان زۆر پێویستە ئەم پرۆژانە بڕیاردراوە کاتێکاریان لەسەر بکرێت بە هاوبەشی یان تەنها کەرتی تایبەتێکە نە حتمما ئەم پرۆژان دەبی بە شێوەی هاوبەشی بی لە بینی کەرتی گشتی و کەرتی تایبەت چکەکە حکوومەت غازی هەیە نفتی هەیە کەرتی تایبەتیش پارە و سەرمایە و دەستی کار دێنیتن بە هاوبەشی پرۆژەکان بەڕێوە دەچی خەڵکی هەرێمی کوردستان دەتوانێت مشارەکە بکە لە ڕێگەی ئەو شەریکە مساهمانەی کە ئینشاءالله داهاتوودا حکوومەت ڕێنمایی تایبەتی بۆ دەردەکات بۆ دروست بکرێت. بەڵێ لەبارەی سیستمی بانکی کە سەرۆک وەزیران باسی لەوە کردووە بۆنی سیستمیکی بانکی پێشکەوتوو و باش و هاوکارە بێ بۆ کەرتی وەبەرهێنان لەمڕۆ چی کراوە چ بڕیارێک جەنابی سەرۆک وەزیران ئاماژەی بۆ دەکە بازار لە هەرێمی کوردستان لەگە عێراقیش ئەمڕۆ بازاری کاشە یعنی پارەی متەداول لە بینی خەڵک باسی ئەوەی کرد کە ڕۆیای جەنابیان ئەوەیە کە بۆ 2 ساڵی داهاتوو ئەم بازارە کاشە ببیتە بازاری ئەلکترۆنی لە ڕێگای کارت و لە ڕێگای سیستەمی ئەلکترۆنی کە جەنابیان ئەکاونت هەژماری منی ئەعلان کردووە بەشێکی زۆری فەرمانبەران ئێستا لە هەرێمی کوردستان لەناو هەژماری من تۆمار کراون لە ڕێگای بانقەکانە موچەوەرەگرن ئەم پرۆسەیە بۆ 2025 طبعا بەردەوام دەبی و هەموو فەرمانبەرانی کەرتی گشتی کەرتی تایبەت و بازاریش دواتر تێدا تەسجیل دەکرێتن زائدەن کڕین و فرۆشتنیش لەناو ئەو سیستەمە جێی دەکرێتەوە کە هەموو کڕین و فرۆشتنێک بە شێوەیەکی ئەلکترۆنی بی پارەیەکی زیاتر لە بانقەکان دەبینێتەوە سیولەی نەقدی لەناو مارکت بە گشتی دیار دەبیتن چەندە بابەتی بەفیڕودانی پارە بابەتی دەستگرتن بە پارە بۆ ئەوەی بەکار بێ بشتیتر ئەوانە هەمووی لەناو ئەو سیستەمە بانقیە شوێنی دەکرێتەوە و هەم حکوومەتش هەم کەرتی تابەتیش دەتوانێت سوودی زیاتر بەو شێوەیە لە کەرتی بانقی وەرگریتن. پلانی حکوومەتی هەرێمی کوردستان چێ بۆ ڕاکێشانی زیاتری سەرمایە و وەبەرهێنەری بیانی بۆ لەو کوبنەوەی لەگەڵ وەبەرهێنەران جەنابیان لەو پێشنیارانەی کە وەبەرهێنەران کردیان پێشنیاری ئەویان کرد کە ئەگەر هەر وەفدێکی ڕسمی حکوومەتی هەرێمی کوردستان لەمەوە دووە بەشداری کۆنفرانس و کۆنگرە نێودەوڵەتیەکانی کرد وەفدێک لە وەبەرهێنەرانش لەگەڵی بن جەنابی سەرۆک وەزیران ڕازی بوو لەسەر ئەوە ئەمری کرد بڕیاریدا کە لەمەو دووە هەر وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان بەشداری هەر کۆنفرانسێک یان ئێڤنتێکی جیهانی بکە سەرمایه‌داران و وەبەرهێنەرانیش
لەگەڵیان بچن بۆ ئەوەی علاقات دروست بکەن جگە لەوەش طبعا ئێمە لە دەستەوە بەرهێنان وحدەیەکی تایبەت بە FDI کراوەتەوە علاقاتی زۆر باشی هەرێمی کوردستان جنابی سەرۆک وەزیران لەگەڵ مؤسساتی دەولی لەگەڵ وڵاتانی دەوروبەر لەگەڵ وڵاتانی تر سوودی لێوەردەگیرێتن بۆ ئەوەی بتوانین ئەو علاقاتانە بەکاربێنین کۆمپانیا بیانیەکان بێن لە هەرێمی کوردستان ئیش بکەن طبعا ئەرزیەت دەبی گونجاوتر بکرێ بوو و بەرهێنەرانی بیانی کە باسم کرد نەخشەوە بەرهێنان پرۆژەی ئامادەکراو یعنی ڕۆیەکی دیاریکراو بۆ ئیشکردنی بیانیان هەبوونی سیستەمێکی بانقی وازەح لە ناو بازاردا لە هەرێمی کوردستان ئەمانە هەمووی وەسائلی جەزبن و بەرهێنەری بیانی دێت لە هەرێمی کوردستان ئیش دەکاتن و حکوومەتیش خەریکی ئەو زمینە سازیە دەکات بە هەموو ئۆرگانەکانی بە تایبەتی دەستەوە بەرهێنان تا بتوانین زیاتر سوود لە سەرمایە بیانی وەربگرین بۆ ئەوەی لە هەرێمی کوردستان ئیش بکەن ئێستا ئێمە ڕێککەوتنێکمان لەگەڵ IFC هەیە کە ئۆرگانی نێودەوڵەتی بە پارەدارکردنە کە ئینتەرناشنال فینانس کۆئۆپەرێشنە ئەوەنە ئەو پەیوەندی ئێمە ئەو ئەگریمنتەی کە ئێمە ئیمزامان کردو لەگەڵیان بۆ 4 ساڵ ئەوان یارمەتیدەرمان دەبن بۆ ئەوی زمینە سازی بکرێتن بتوانین و بەرهێنەری زیاتر لە دەرەوەی وڵات بینین لە کوردستان سود لە سەرمایەکانیان وەربگرین و سەرمایەی مرۆوی دەرەوە و تەکنۆلۆژیای دەرەوە و طبعا ڕأسمالیش بێت لە هەرێمی کوردستان کە ئێمە پێویستیمان پێ هەیە دکتۆر یەک دوو پرسیاری دیکەم ئەگەر بە کورتی وەڵام بێتەوە سوپاس دەکەم یەکەمیانەوەی سەبارەت بە قەبارەی و بەرهێنانی بیانی لە هەرێمی کوردستان چەندە ژمارەیەک لەبەردەستە ڕقمێک ئێمە طبعا لە هەرێمی کوردستان ئێستا بۆ کابینەی نوێم 14.5 میلیارد دلاری ئەمریکی لەو 4 ساڵی ڕابردوو سەرمایەگوزاری کراوە طبعا ئێمە لەوە تقریبا حدودی میلیارێک سەرمایەگوزاری بیانیە کە لە هەرێمی کوردستان کاری کردووە بە تێکرا لە ژمارەی گشتی پرۆژەکانمان ئەمڕۆ لە هەرێمی کوردستان 70% لە پرۆژەکانمان وەبەرهێنەری بیانی یان وەبەرهێنەری تێکەلاون لەگەڵ پرۆژەکان پێکەوە ئێمە ئومێدمان ئەوەیە کە ئەو ڕێژەیە لە داهاتوو زیاد بکرێتن و پرۆژەی گەورە و استراتیژی زیاد بکرێتن هەر لەو ماوە نزیکانەی ئەم هاوینی ڕابردوو پرۆژەیەکی گەورەی چمەنتوو لەگەڵ وەبەرهێنەرانی بیانی لە هەولێر خەریکن ئێستا لە قوناغێکی باشی بیناکردنیان بڕیوە لە معمەلێکی گەورەی چمەنتووە هەروەها لە هەولێر ئێمە لە گەورەترین کێڵگەی تاقەی شەمسی لەگەڵ کۆمپانیایەکی چینی خەریکی دروستکردن لە قوناغی کۆتاییدا ئەوانە هەموو ئەوەن دەرگا بۆ وەبەرهێنەرانی بیانی کراوەتەوە ئینشاءڵڵا داهاتوودا لە دهۆ گەورەترین پرۆژەی سۆلار دەبینرێتن کە پرۆژەیەکی هاوبەشی بینی وەبەرهێنەرێکی کوردستانە لەگەڵێکی بریتانی لەگەڵ شەریکاتی سینی کە ئەمانە هەمووی پێکەوە قەبارەی وەبەرهێنانی بیانی لە هەرێمی کوردستان زیاد دەکات. بەڵێ دکتۆر دوو پرسیارتێکەڵەکەم لە بەشی دومی پرسیارەکە نیگەران مەبەر لە پێناو خەڵکە بۆ ینی نازام ئەمڕۆ لەو کۆبوونەوە تا چەند باس لە مافی خەڵک کرا کە هەندێکیان چیە چێژن بەدەست وەبەرهێنەرانەوە سەرەتا سەبارەت بە 20,000ەکەی نیشتەجێبوون بۆ کەم دەرامەتان ئەمە بەکوێ گەشت و ئەوەی کە هەندێک پرۆژە چن بە ئاسمانە دواتر وەبەرهێنەرەکەی وەکو ئاوە بێ بە هەڵم و دیار نامێنێ و خەڵکیش نازانێت چی بەڵێ ئێمە طبعا بابەتی 20,000ەکە لە دوای ئەوەی کە گفتوگوواکی لەسەر کرا و زەوی تەرخان کرا ئەو سعرانەی کە دانرا طبعا حکوومەت جنابی سەرۆک وەزیران مەکتەبی جنابی سەرۆک وەزیران گەشتنەوە قەنەعەتەی کە پێویستە حکوومەت ئەم بابەتە جێبەجێ بکە لە ڕێگای بەڵێندەرایەتی و ئێستاوە خەریکە لە قوناغی دراستکردن و ڕایکردندانە ئەمە بۆ خەڵک بە حکوومەتیش باشترە خەڵک تەعامل لەگەڵ حکوومەت بکەنێک لەگەڵ وەبەرهێنەر بۆ ئەوەی بتوانین هەم خەدەمات دروستکەین هەم ئەو سعرەی کە دانراوە هەم ئەو مقدماتانەی کە دانراوە هەم ئەو قستە مانگانەکەی کە دادەنرێ لە بانک دەبیتن و حکوومەت خۆی کۆنتڕۆلی دەکەی ئینشاءڵڵا ئەمە بەو شێوەیە لە داهاتوو دەست پێ دەکرێتن سەبارەت بەوەی کە ئەوەی جەنابەت باست کرد چەند حاڵەتێک هەیە کە وەبەرهێنەران تووشی کێشە بووینە بە دڵنیای ئەمە ڕەنگە بابەتێکی غەریب نەبی لە کوردستان پێشتر هەبووە ئێستاش هەیە لە مستەقبەلیش لەوانەیە حاڵەتی لەو جۆرە هەبێتن بەس ئێمە خەریکی چارەسەرکردنی ئەم دۆخین لە کوبنەوەکانی ئەمڕۆژ ئەمە باس کراوە کە ئەم بابەتانە چارەسەر بکرێن و ئێمە لجانی تایبەتمان هەیە بۆ چارەسەرکردنی ئەم بابەتانە ئینشاءڵڵا بتوانین زۆر بە هەرە زۆری ئەو کێشانەی لەو جۆرە هەبووینە لە کوردستان چارەسەر کراون ئەوانەی ئێستاش کە ڕوودەدەن یان لە داهاتوش ڕوودەدەن بە دڵنیایی چارەسەر دەکرێن بە ئاراستەی قازانجی هاوڵاتیان و بە ئاراستەی ئەوەی پاراستنی مافی هاوڵاتیان بێگومان ئەوە پرسیاری منیش لە پێناو مافی خەڵک بوو کە مافیان نەخورێت لەیان بەشێک لە وەبەرهێنەرانەوە
بەڕێز دکتۆر محەممەد شکوری سەرۆکی دەستی و بەرهێنان لە ستودیو ئامادەبووی سپاس بەخێر هاتن سپاس بۆ کاتی بێمەتاندا.